قیامەت بۆی تاوانەکان و من خستە ناو دۆزەخەوە خوایە گیان یەک داواکاری لە تۆ هەیە با خەڵکی دۆزەخ بۆ من نەزانێت بۆ شێوەیە ئەزانی بۆچی لەبەرەوە خوایە گیان یاری گومانی خراپ بە تۆ نەبن بڵێن ئیبن جەوزی لە دنیادا خوای بە ئێمە ناسان ئەوە خوا خستە ناو دۆزەخەوە سبحان الله خوایە گیان بۆی خەڵکی نەڵێن ابن جوزی خوای بە ئێمە ناسان بانگوازی ئێمە کرد بۆ لای خوا ئەوەتە خوا خستێ ناو دۆزەخ و خەڵکی گومانی خراپ بکە بەڵێ خوایە گیان ئەو داواکارێک دەکەێت ئێمەش دەڵێن خوایە گیان وەکو ئیمام شافعی دەفەرمێ فإن تنتقم مني فلست بآيس ولو دخلت نفسي بجرح جهنم وڵای خوایە گیان ئەگەر پشماقیتە ناو دۆزەخەوە هەتومان خۆشەوێ و بێئومێدیشتی بۆی ئینشاءڵڵا بەردەوام بڵێ خوایە گیان لەو کەسانەمان بگێڕی کە لەو ڕۆژی قیامەتە نەڕۆینە دۆزەخەوە نەبینە کەسێکی خراپ خەڵکی بەرەو بەهەشت بەڵێ خۆشمان بڕۆین ناو دۆزەخەوە بۆی ئینشاءڵڵا با دەعوە بکەین بانگواز بکەین بەڵام لە خۆشمان ڕازی نەبین ئەوەندەمان تاوان کردووە ئەگەر ڕەحمی خوا نەبێت یاچی داواکار بە خوای گەورە میهرەبان بەرکەت خاتە ئەم ماڵانە و ئەو برایانە و ئەم قسەشی کە لە خاڵەکەی بەکارشتن تا اختیاری بەڕێز و ئەوانش کە ئینشاءڵڵا خواردنەکەیان کرد بەخوا نازانم کێ بەزەبت كان حاجي من أمامك على الاختيار يا كسر إخوان بعدش كثير هم يهودا ترى إخوان ما عادنا كثير دلوقتي إخوانك على راسي يا رب إخوان بركتك عليهم شيخ الله خير بين يا أخوان خير السلام عليكم